ئەمە ڕێگای سەرەکی سەیدسادق گوندی شانەدەری قەزای پێنجوێنە. بەهۆی خراپی و تێکچوونی ڕێگاکەوە گرفتێکی گەورەی هاتوچۆکردنی بۆ شۆفێران و هاوڵاتیان دروست کردووە. وەک خۆشیان دەڵێن چەندین جار بەهۆی چاڵبوون و خراپی ڕێگاکەوە ڕووداوی هاتوچۆ دروست بووە لەم شەقامەدا. داواکەین لە حکوومەت چاکارێکمان بۆ کە هەڵ لەم دروبارانە لەبەر دەعم لەبەرەوە زەرە لە خەڵ نەخەوێت. خەڵ زەرەری لێکرێت لەبەرەوەی کە ئەو تاسەیە کابرا سایقی لێوێ ڕێوایە داڵغەیە ئەگا لەو لا تاسکۆستێت بەلایە کارڕوا سارە فریا ناکەوێت بە بەروبەرە. میسە بۆ ئەم سیارە نزمانەی ئێمە کە لەم شارە دایم داخلی پێەکەین بەڕاستی گرفتێکی زۆری بۆ دروست کردوین و وای لە سیارەکانمان کردووە کە تەقەڕەکەیەکی زۆری تێبکەوێت. ئەم جادە ئەبێتە گرفت بۆ سایق تایە ئەتەقێنێ کێشەمان زۆر لەگەڵ ئەم جادە چەند جار داوا کراوە. ئەم جادە چاک ناکرێت. ئەمە جادەیەکی عامە هەروەکو قیرتاویشی ناکەن چەقۆیەکی لێبن لێی بڕن. ئەم جادە شتێ لێ بکەن کە گرفت دروست نەکا بۆ هەوە شۆفێران. زەرە لە شۆفێران نەدرێ بۆ تایە تەقانن بۆ حادیسە بۆ مشکلە جارە بە تایبەتی ئەم شۆستە لێرە دایان ناوە بۆ گەڕانەوەی توێرنێکیاندا ناوە ئەم بۆ بە هۆکارێک کە سایق لەم تاسە خۆی لایەتە ئەم لا لێرە گرفتی چەنەهات حادیسە و کێشە دروست بۆ لێرە. نەبەرد حەسەن سەرۆکی شارەوانی سەیدسادق ڕایگەیاند دۆخی ئێستای هەرێمی کوردستان ڕێگرە لە بەردەم نۆژەنکردنەوەی شەقامەکەدا. شەقامی شێخان یەکێکە لە شەقامە سەرەکیەکان و لە ماوە ڕابردوودا ڕێگای مەرزی نێودەوڵەتی باشماغ بووە. زۆربەی سیارە بارهەڵگرەکانی مەرزی باشماغ بەو جادەیە تێپەڕێون. ئەمە شوای کردووە کە زەختێکی زۆر لەسەر شەقامەکە دروست بێ و بێتە هۆی تێکچوونی شەقامەکە. لە ساڵی 2015 تا ئێستا زیاد لە 6 جار بە ڕسمی داوای چاکردنی شەقامەکەمان کردووە و چەند جارێکیش بەڵێنمان پێدراوە بۆ چاکردنی. بەڵام ئەو بارودۆخی کە دروست بووە بارودۆخی حکوومەتی هەرێمی کوردستان و دروستبوونی قەیراین دارایی وەتە هۆکار بۆ ئەوەی کە کولفەی پێویست بۆ شەقامەکە دابین نەکرێ. ئەوەی پەیوەندی بە شەقامی شێخانەوە هەیە پێویستی بە گوژمەیەکی سربەخۆ هەیە کە نزیکەی 400 میلیۆن دینارە و ئەو گوژمەیەش بۆ هەم شارەوانی لە دەسەڵاتی نیە و لە هەمان کاتا کە مەرجع ئێمە بەڕێوەبەراتی گشتی شارەوانەکان وەزارەتی شارەوانی ئەوانیش لە توانایان نەبووە ئەو کولفەیە دابینکەن. پێویستی بە کولفەیەکی وەکو چۆن بڵێ جیاکاری هەیە لەو بودجەیە کە ئاسایی ماگانە پێماندرێت کە بڕێکی زۆر کەم بڕەکەی 2 میلیۆن دینارە و بەشی ئیشی بەسیتی ناو دایرەکی خۆشمان ناکە. ئەمە پێویستە بە شێوەیەکی جیا کولفەکەی بۆ دابین بکرێ و کولفەیەک بێت تایبەت بێ بەو شەقامە. ڕێگای سەرەکی سەیدسادق گوندی شانەدەری کە بە یەکێک لە ڕێگا قەرەباڵغەکانی هاتوچۆکردنی ئۆتۆمبیل دادەنرێ ماوەی 10 ساڵە تێکچووە بەهۆی چاڵ و چۆڵی ڕێگاکەوە ئاستەنگی هاتوچۆی دروست کردووە. داواکاری هاوڵاتیانی قەزای سەیدسادق بۆ چاکردنی ئەم ڕێگایە و چەندین ڕێگای دیکەیە لە نێو قەزاکەدا کە گرفتی هاتوچۆی بۆ شۆفێران و هاوڵاتیان دروست کردووە. هەر بۆیە داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان گرفتی ڕێگاوبانەکانی قەزای سەیدسادق چارەسەر بکات. بڕوا محەممەد گەلی کوردستان سەیدسادق.